هیوا مەگری هەنێسکینی وەشەو بەس هەڵدەبەس بگری لە چاوی بێ قەرارم بۆ چی دەرمانی وەنازە بڕی کوڕی خۆم کوڕ هەڵم نیوە نیدن یعنی تازە خولقاوم ئەداگریەک بەزار بەیچست لە ڕاحی پڕ گلارەوەم چیە ئەم گریە بێغایە ڕووزەینی وەشە و خوڕپێن چیە ئەم قەترە وردانەی لە چاوت بێمەعال ئەڕژێن لەگەڵ خون چه ساوایەی لەسەر خەڵکی بەهارە ڕمێ چیە فەرقت لەبەرچی ئەو هەتاکو سیس ئەبێ ئەنوێ چیە کوڕپام چه سێڕێکە وەها مەحکومی گریانی کە تۆ هێشتا لە خەم ناگەی لەمانەی گریە نازانی ئەگەر وەک دایکە حەسرەت دێ دەکات ڕەنجت بچێژایە زەمان گەردی ئەمانتی گشت بەدەم باوە بپێژایە حەقت بوو عەرش بلەرزێنی بەناوەی ڕۆحی پڕئێشت لە ئەستێرێ سەما بپژێ نیفرمسکی دڵی ڕێشت بەخۆڕایی مەترسە خەم مەخۆ مەگری لە ئێستاوە بەچی دیارە کەچی